جموجۆڵەکانی هێژێمین بەردەوامە. ئەم هەنگاوانەی هێژێمین لە پێناوکێدایە و چامانجێکی هەیە. تیوار نیوز زانیاری لەسەر جموجۆڵەکانی هێژێمین ئاشکرا دەکات. سەرچاوەی کێمنی باوەڕپێکراو بە تیوار نیوزی ڕاگەیاند هێژێمین یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای شێرێم و سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری لە چەند ڕۆژی ڕابردوودا چاوی کەوتووە بە نوێنەرانی هێزەکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان داوای هاوکاری و پشتیوانی زیاتری لێکردوون بۆ ئاسایش و سەقامگیری خەڵکی کوردستان. بە پێی زانیارە تایبەتەکانی تیوارە هێژێمین لە ماوەی مانگێکدا زۆرترین چالاکی چاوپێکەوتنی سیاسی و کۆمەڵایەتی ئەنجامداوە. گرنگترینیان نوێنەری چەند وڵاتێکی بیانی بووە لە هەرێمی کوردستان. ئەمە جیالەوەی لە دەروی هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی ئەوروپی کۆبوونەوەی لەگەڵ گەورە بەرپرسانی ئەمنی ئەنجامداوە. هەروەها داوای لە هێزەکانی هاوپەیمانان کردووە درێژی نەکەن لە پشتیوانی هێزەکانی پێشمەرگە و داواشی کردووە ئەو نوێنەرانە ڕۆڵی کاریگەر بگەڕن لە گوشارخستنە سەر حکوومەتی عێراق کە بە لێدوانی هەندێک پەرلەمانتاری کە مەزبوونی عێراق بیر لە سزادانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم نەکەنەوە کە ڕۆژێک دێت ئەو پەرلەمانتارانە دەچنە زبڵدانی مێژوەوە کە بە لێدوان و هەنگاوەکانیان خەڵکی هەرێمیان نیگەران کردووە بەرامبەر بە حکوومەتی ناوەندی لە ناردنی شایستەداراییەکان و پشکی حەقیقی هەرێم لە پرۆژە یاسای بودجەدا. هەر بەپێی زانیاریەکان هێژێمین چەند فەرماندە و ڕاوێژکارێکی سەربازی بیانی بینیوە و ڕاوێژ و بیرروڕاڵ و گۆڕ کراوە لە سەردوایان پێشات و ڕووداوەکانی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زانیاریەکان ئاماژە بۆ دەکەنە و سەرکردەیە دوور لە چاوی کامێرا و میدیاکان لەگەڵ چەندین کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی و فەرماندەی سەربازی کوردستان دیداری ئەنجام داوە بە مەبەستی ئاگادارکردنەوەیان لەو مەترسیانەی کە لە داهاتوودا ڕوبەڕووی هەرێم و ناوچەکە دەبنەوە تاوەی پێشوەختە ئامادەکاری بکرێت لە هەر ئەگەر و مەترسیەک بۆ سەر هەرێمی کوردستان.